ئەگەر هەوای هەورەمانم بۆ هیچ نور و شەو بۆی کۆساڵانم بۆ هیچ نور و شەو بۆی کۆساڵانم بۆ وەروی شاهۆکۆ و تەختی سانیم بۆ شنەی شەماڵی ئەوواڵانم بۆ شنەی شەماڵی ئەوواڵانم بۆ ئاماڵ ئامۆشۆی یاوەرانم بۆ هەورامانی وەژ ئەرمەکانم بۆ خەڵکی بێڕیا و مهرەبانم بۆ هەورامانی بێسامانم بۆ سەفا و سەواخێر دەم بەیانیم بۆ توخوا من ئەگەری هەورامانم بۆ خاکە و مەشودەی شارانم پێیچێ شارەک و پارک و پەیکانم پێیچێ گمە و داڵانی و دزاوێریم بۆ دەرە و تەویری و ئاوی سێریم بۆ هەوار و لەیلی تاجی سێریم بۆ لە خێراتنی بەرنامەی هەواری هەورامانەکەین بۆ هەورامانی ڕۆژهەڵات. ڕۆژێک هەورامیەک دەبێتە مەحمووخانی دزڵی سلێمانی ئازاد دەکات و بریتانیەکان ڕاوەنێت. ڕۆژێک جافرسان ڕزمارە ئاشکێنێت، ڕۆژێ تریش حەسەنسانی هەورامان و حەمەسعیسانی لهۆن قاجاڕەکان تێگەشکێنن. ئەمە نیشانەی گەورەی هەورامانە. سەلاتینی هەورامان نزیک بە 1000 ساڵ حکومڕانی هەورامان و منتیقەکە بوون کە 35 سال لە هەورامانە حکومڕان بوون و حکمیان کردووە. 7 نەفەر لەم سانانە 7 سانیان بەدەست سانەکان تر بە فیتنەگەری قاجاڕیە لە بین چوون. 4 سان لە هەورامانە کە فرەتر لە مەنابعەکانە باسییان کراوە و ساحب خەباتێکی دوور و درێژن، حەسەن سوڵتانی هەورامان و حەمەسعیسانی لهۆن کە هین یەک سەردەم بوون، مەحمووخانی دزڵی و جافرسانیش کە هین سەردەمێک بوون. دوایەوەی کە فەراد میرزا بە دەستور ناسرەدین شا تێبۆ سنە و ئەبێ بە حکومڕان سنە، تەواو ئەعیان و ئەشراف و مەلا و شێخ و ئەمانە ئەچن خێراتنی پێژن و تەبریکی پێژن کە تۆ بووی بە حاکم سنە. بەڵام حەمەسعیسان لهۆن و حەسەن سوڵتان هەورامان ناچن بۆ لای و بەم بۆنەوە فەراد میرزا قینیەکەوێ لە هەردووان و لەبیر ئەوە لە فکر ئەوە بێ کە نەقشەی کوشتن هەردووان پیادە بکات. دوای 3 مانگ فەراد میرزا بە هێزێکی زۆرەوە تێبۆ مەریوان بە بەهانەی تعمیرکردن قەڵای شاهابادە. خەبەرە نێرێ بۆ حەسەن سوڵتان ئێژێ ئەگەر تۆ نایی بۆ لای من تێم بۆ دزڵی بۆ لای تۆ. حەسەن سوڵتانیش هەمیشە 2000 چەکدار لە ئیختیاریا بووە بە چەکدارەکانیەوە تێبۆ مەریوان و لەوێەوە بەرەو گوندی بێلوو ڕێەکەون. هەورامیەکان هەمیشە بەرزایەکان ئەگرن. شازادە ئەترسێت ئێژێ بە حەسەن سوڵتان بۆچی تفەنگچیەکان تۆ چوونە بەرزایەکان؟ ئەوی جێژێ بە خاتر گیان تۆیە کە ئەگەیەنە بیلوو ئەگەیەنە ئاوایی بێلوو. فەراد میرزا ێژێ کە ئاواییەکان مەریوان بچووکن و ئێمە ناتوانین پەزێرایی کەین لە ئەم گشتە هێزۆ، 12 نەفەر با لە دەور تۆوا بێت و بەقییان بنێنڕۆ بۆ هەورامان. دەستورەدا فەراد میرزا بە عەلیەکبەرخان فەڕاشباشی کە بەیانی دوای نانوچایی بەیانی من حەسەن سوڵتان و بارانبەگ و مسەفاسان ئەنێرم بۆ قاوەخانەکە، هێژم بڕۆن لەوێ خەڵات و بەراتی شاهانە هەڵگرن و لەوێەوە بڕۆنەوە. دەدانت فەنگچی ماهر و زوبدە لە قاوەخانەکە دانێ، وەختێ حەسەن سوڵتان و براکانی ئەگەیەناوێ حەسەن سوڵتانە کوژن، براکانی دەستبەن و پاوەنەکەن بەرەو سنایان بن کە دوایی
لە شەڕ هەجمنا انتقام کوشتن هەسەنسان سنرا نەوبەی حەمەسایسان نەگەیت چەند جارێک فەراد میرزا هێرش ئەکاتە سەر حەمەسایسان لە هۆن بەڵام ئەشکێت بۆ دوجار حەمەسایسان خۆی نەوسوو بەجێ تێڵێت و بەرەو گوندی عەبابەیلێ و سلێمانیە ڕوات دوای ساڵێک خێزانی حەمەسایسان بەرەو سنە تێتەوە ئەچێتە لای فەراد میرزا هێژێ حەمەسایسان عەفوکە و با بێتەوە ئەویش هێژێ باشە بێتەوە بەڵام ساڵێ 3000 تمەن ماڵیاتمان لێ گەرەکە بەرحاڵ حەمەسایسان تێتەوە و عەلی ئەکبەرخان ئەکەن بە مەعموور کە بەرەو جوانڕۆ ئەچن و لەوێ لە جوانڕۆ ڕۆژێک لە وەخت خواردنی نانی بەیانیە بەسەر سفرەکەەوە حەمەسایسانە کوژن بە کربەکی ژەکوژن کە کوڕی حەمەسایسانە بێ دوای 3 ڕۆژ عەبدوڕەحمان بەگیش بە پشتێنەکەی خۆی خەفەیەکەن ڕۆسەمسان مناڵە بێ بەبوونەوە کە سنووساڵێ وای نابێ بەریەدەن جافرسانیش لەو وەختە لە سک دایکی ئابێ 6 مانگە بێ مەحموودخانی دزڵی و جافرسان هین سەردەمێکن مەحموودخان کوڕی عەزیزخانە دووەمین کوڕی عەزیزخانە برایەتری بووە بەناو ئەحمەوبەک ئەو فەوتی کردووە و دوای فەوت عەزیزخان مەحموودخان دەسەڵات دەگرێتە دەست و وە قودرەت پەیاکە وە زوو شۆهرەت پەیاکە لە مەنتەقەکە چوون بنیامێکی لێهاتوو بووە سایەکات دەسەڵاتەکەی باتە دەرەوەی هەورامان و بۆ نمونەی لەگەڵ بانەیەکانە لەگەڵ حەمڕەشخان بانە هاوپەیمان بوون ئەمە نمونەیەکە یاردەی شێ مەحموودی داوە لە قەرانجیر و کەرکووکە شەڕی کردووە مەحموودخانی دزڵی لە ساڵی 1309 بە وەسیلەی عەشایری مەحەلی و دەوڵەتی مەرکەزی هێرشەکەنە سەری کە 500 فەنگیە بێ کە 300یان ئەنێرێتە کۆمەک شێ مەحموود بە 200 فەنگە و لە دزڵیا بێ بە 4000 نەفەرەوە هێرشەکەنە سەر مەحموودخان و ئەویش ناچارن بەرەو ئاوایەکان بناری هەورامان ئەچێ لە هانەی قوڵاخۆیە گرێتەوە و دوای ماوەیەک ئیتر شێ مەحموودش لەگرا پشتی ئەشکێ چون کەسێک نەبووە یاردەی شێ مەحموودبا کە لە نەوار غەربیە یانێ لە ڕۆژهەڵاتە تەنیا مەحموودخان بووە لە باشووریشا تەنیا مەحموودخان بووە چووە کۆمەکی کردووە کەسێتر هاوکاری نەبوو شێ مەحموود خۆی تەحوێڵەدا دوای 15 ڕۆژ مەحموودخانی دەچێتە خورماڵ خۆی تەحوێڵ عەرەبەکانەدا ئینگلیسیەکان تێن ئەیبەن 8 ساڵ لە زیندانی ئیشقەڵای کەرکووکە بێ تا ساڵی 1318 دوای 1318 کە ئازادە بێ بەرەو دزڵی تێتەوە لە کەرکووکەوە ئەو 2 ساڵە تا 1320 مدام خەریکە بێت نیروەکانی جەمەکاتەوە لە تەک دەوڵەت مەرکەزیە شەڕەکە لە گوندی دزڵیا کە ها لە پشتسەر ئێمەوە نیروی دەوڵەتی لەگرا بوون بە هاتنی مەحموودخان نیروەکە کێشێتە دواوە و دزڵی بەجێ تێڵێت تا 1320 کە ڕەزاشا تەبعی دەکرێت کودتای لێەکرێت و حەمڕەزای کوڕی ئەبێ بە جانشین ڕەزاشا 114 نەفەر ئەنفالمان بووە لە هەورامانە کە هەورامیەکان گیراون ئەمانە سریەکیان لە ڕێگا مردووەن سریەکیان لە زیندانەکانان مردووەن سریێکیشیان ماونەتەوە کە وەختی هاتوونەسەوە دیسان خەبات و شۆڕش دەست پێکاتەوە بۆ نمونە کەسێکە بۆ سەرکوب جافرسان و مەحموودخان و حەمەڕەشیخان بانە بە دەستور ڕەزاشا هات بۆ بوو بە تیپی فەرماندەی تیپی مستەقیلی سنە مەحموود ئەمین بوو کە دوای 1310 مەحموود ئەمین بەرەو تاران نەگەڕێتەوە و لە 1320 جارێتر شۆڕش دەست پێکاتەوە ڕەزاشا دەستورەدا حەمڕەزاشای کوڕی دەستورەدا بە مەحموود ئەمین ێژێ تۆ زانیاریت هەیە بڕۆرەوە بە مەنتەقەی غەربکشوەر لە سەقزە شەوێک تاریکە بێت حەمەڕەشیخان بانە لە تەک حەمەوینبەک برایە دەنگ مەحموود ئەمینە بیسن ئیتر منبعەکان اختلافیانز لەسەرەوە کە کامیان تفەنگێکی تەقانووە بە یەک تفەنگ لە تاریکیە مەحموود ئەمینە کوژن مەحموود ئەمین تێرن لە سەقزە لە مزگەوتێکا دایەنن دەوڵەت مەرکەزی تێت عەشایەرەکە بە واستە کە جەنازەی مەحموود ئەمین بدەنەوە ئەچنە لای حەمەڕەشیخان حەمەڕەشیخانی ژێژێ باشە من ئەم پیاوە چون پیاوێکی گەورە بووە فەرماندە بۆ من جەنازەکەی دەمەوە بە کوشتن مەحموود ئەمین دەوڵەت تا قوروە عەقب نشینیە کات و ئەشکێت
و دوایی جەنازەکەی ئەبەنەوە بۆ تاران و لە کرماشان و لە تارانە پرسەی بۆ داهانن. مەحموودخانیش مدام خەریک خەبات و شۆڕش بووە لە زیندانەکان عێراق و وێرانە و دوورخراوەتەوە بۆ هندستان تا ساڵی 1946 میلادی بە وەسیلەی پەهلەوی دووەم دەرمانخوار دەکرێت و لە گوندی هانەی قوڵ بە خاکێسپێر. جافرسانی لۆهۆن کە حاکمی نەوسووە بێت چەند جارێک حملەی پێەکەن، جاری آخر ڕزمارە حملەی پێەکە، بەڵام 200 نەفەر لە نیروەکەی ڕزمارە لە ژێر بەفرە و ئەمێنێتەوە ڕزمارە شکستەخوا. ڕەزاشا دەستورەدا بە نەخستین سپاهبۆدە ئیران بە ناو ئەحمەد ئەمیر ئەحمەدی کە تۆ بڕۆ جافرسان سەرکوب بکە. ئەوی شتێت بە نیروی دەوڵەتیەوە بە عەشایر کەڵهۆڕە و منتەقەی کرماشان و تێنە سەر جافرسان. جافرسان میامێ عاقڵە بێ، نەوسوو بەجێ تێڵێ. جافرسان ئەو نە پیاوێک گەورە بووە، پیاوێ مادی نەبووە، سێ قەرانی بووە. سێ قەرانەکە دوو نەزەر هەیە، یەکێک ئێژن لە قسیێسە ناو حەوزەلارەی نەوسوو، سریەکی جێژن نەخێت لە مەر شۆشمیا سێ قەرانەکەی فڕەداوە، ئەچێتە عەبابەیلێ و بەرحاڵ 6,000 خانەوار لەگەڵ جافرسانە ئەچنە کوردستان عێراق و تەلەفۆنە تەلگرافەکەن بۆ ڕەزاشا کە نەوسوومان گرتووە، بەڵام 6,000 خانەوار چووەسە کوردستان عێراق. ئەویش ناڕەحەت دەبێت کە بۆچی 6,000 خانەوارەشێ لەگەڵ جافرسانە بچێت. شێخ حیسامەدی نەکەن بە واستە کە تۆ قسەی لەکە لەگەڵ ئەم خانەوارانە بە خانەوادەکان بێنەوە بەرەو نەوسوو و منتەقەکە. بە واستەگەری شێخ حیسامەدین سریە لە خانەوادەکان تێنەوە لە نەوسوو لە منتەقەکە جێگیرە بن. جافرسانی جیتر بەرەو نەوسوو نایەتەوە، لە سلێمانی نەخۆشەکەوێت و دوای فەوتی لەسەر وەسیەت خۆی لە گوندی هانەی لە گوندی عەبابەیلێ بە خاکێسپێت. شيخ محمود الشقدي آوتي ربيعه هانا وقولي بايقا يعني بايقا وهانا وقولي مدقا وقونقريبيا محمود خانو حمامي بق جهانا وقولي بيني وقتي شاقا بيني إيه شيخ محمود الشقدي شيخ محمود بيش دارو دسي وش بين البتاني دارو دسي وعالج بين شيخ محمود كانوا بشتوها وشكناوي پنج دانه نفری عربی گرا ماراش ایسی او کوله هر بیانی تا ورگا پارسی رخیص راپنه کراو ناراحتی نیشا آوتی بخوا ان ناراحتی بیری جنی نامشا کردشا دمشاوه یعنی نامشا دیلی پنوار دمشا آوتی ماراش پنم شو قیمانگی زیاتر کمتر دماغ آنی ای ملا پا ای دورو در بنجیه ملا دورو در بنجی پنج نفری جهنکا گیرا پنج نفری دارو دستکو شیخ محمودی گیرا براشا لها نقلی خیلی دوی مانگی زیاتر کمتر فاگر آج هل پیسه ایشا سی لخیصه پنه کرا ناراحتی دلی ناراحتی نبا دماغ آنیو مانگیش پنم شو اسیر با اسیر کرا ای ملاوه ابیش ملاوه دماغ آنیشا شیخ محمود روی ویش سوار بو ملو پی آدر و پازگان یکی پازگان اشاگن بو مجل عربی اینش دلی روشینه ویش امادان یواشا تقه کرا ونو شیخ محمود را هم اسمکش شا هم رانه ویش مارا آواتی بردن شا و ویگه
سیاو کۆڵێ یارە ئەحمەد بەگێ ما بێ ئێمە شێگێ ئیتێشت بنەوار شەهەرمەنینێ یارۆ ئەحمەد بەگێ جەراح بوو یاواشە ڕانەکەش گێرەوە ڕانەکەش گێرەوە یاواشەتر یانی چۆشش گەرەکە نەبیێن هەبیش بە گێڵات ئەنە جەراح عال بێن ئەردڵکەر و دماو ئانەیە ماڵەوە شاگە با یاواشەتر زەمانە شاریوەری بوو زەمانە ڕەزا شای بوو زەمانەوەی ئیدی نەبێن ئیسەیە یعنی سە ساڵی شێوەتەر بێن ئەی دبیێرە قارنیژامێنی بدەێت بزعنا وشوق وركيميري كوينو بزازرا ولا ويري قويجو ميرو تزاويري من شايخاني نويجيري سورة هلاغي دايم تيري سانیانێ سوڵتان یانێ گەورە دەسەڵاتدار حکومڕان سانەکان هەورامان حدودەن نزیک بە 1000 ساڵ حکومڕان هەورامان و منتەقەکە بوون بۆ نمونە لە زەمانێکە کە بارانبەگ دەشت خاومیراوای بەلای قاجاڕیەوە سندووە بە 170 من و سەنەدەکەی ناو ئەم کتێب مەحموودخانە من چاپم کردووە و حکومڕانی منتەقەی خاومیراوایچیان کردووە ئاوایەکان چۆڕ و نەنە و شارانی و مرگ ئەمانە خاکی هەورامان بوون دەسەڵاتی هەورامان لەوێشەوە ئەوان دەسەڵاتدار بوون و حکومڕانیە و ئاوایانە بوون هەتا سنووری مەحموودخانی کانیسانان سنووری سانەکانی هەورامان بووە لە هەورامانی تەختە و لە هەورامانی لهۆنیچە تا نزیکی پاوە و سەریاس و ئەمانە لە نەوسووە دەستپێیەکە تا سەلاس و باوەج نزیک سەلاس و باوەجانی ئەمە لە ژێر حکومڕانی سانەکان لهۆنا بووە بەڵام لە هەورامان تەختە سانەکان لە دوایی ئەبن بە سێ دەسە یەکێک بارانبەگیە تایفەی بارانبەگی تایفەی هەسەنسانی تایفەی مسەفاسانی تایفەی بارانبەگی دزڵی و دەمەیە و بەرەوخوار بۆ چەم شامیان بووە تایفەی هەسەنسانی ئاوایی دەرەکێ و بەرەو هەورامان بووە سەرنژمار بووە بەردیسپی و بلچەسوور لە سەر بە ناوچەی کۆماسی ئاواییەکان نەوێ و بەردەبەل و کانیەسکان لە کوردستان عێراقا ئەمانە جز و مسەفاسانیەکەش واچوو مسەفاسانیەکانیش کەڕاوا و ڕەزا و ئەڵمانە ئەمانە بەدەست ئەوانەوە بووە و مالک ئەوێ بووە لە هەورامانە هەورامان لهۆن و هەورامان تەخت دەسەڵاتیان جیاواز بووە ئەمانە ئامۆزا بوون بەڵام لە هەورامان تەختە مرکزێک بووە بە ناو دزڵی کە مرکزیەت سانەکان بووە ڕەزاویش مرکز مسەفاسانیەکان بووە و لە لهۆنا نەوسوو مرکز لهۆنیەکان بووە کە دەسەڵاتەکانیان بە یەکەوە دەسەڵاتیان بووە بەڵام هەر منتیقەیەک لەژێر دەسەڵات سانێکا بووە و جیاوازیان لەوا بووە بۆ نمونە لە دەوران دەسەڵاتداری حەسەنسانی هەورامانە بە کۆمەک حەسەن سوڵتان هەورامان حەمەسعیسان ئەبێت بە سانی لهۆن و پەیوەندیەکی باشیان ئەبێت بە یەکۆ و لە زمانی مەحموودخانی دزڵی و جافرسانە کە هیچ یەک سەردەمن ئەوانیش سانی نەوسوو و سانی مەحموودخانی دزڵی لە دزڵیا بوو و جافرسانیش لە نەوسووە بوو حکومڕان بوون بەڵام ئیختلافاتی چیان بووە بە بۆنەی ئەوە کە جافرستان جاروبارێ پاڵی داوە بە دەوڵەت مەرکەزیەوە مەحموودخان هێرشی کردووەتە سەری و ئاخر شەڕیان شەڕی هانەگەرمڵە بووە کە لەوێ مەجیبەک بانیشار و حەمەوبەک برای مەحموودخان لەوێ کوژراون سیستەمی دانانی سان وەختێ سانێک بە قودرەت گەیشتووە لە بەهمەن ئەوەڵەوە کە بنیانگوزار ئەم سانانە بووەوە تا ئاخرینیان کە مەحموودخانی دزڵی بووە وەختێ سانێک حکومڕان بووە لە لهۆنا یا لە هەورامانە ئەم سانە یا بە وەسیلەی سانێتر کودتای لێکراوە و لە بین چووە و کوژراوە کەسێتر هاتووەتە بان حکم یا ئینکێ فەوتی کردووە و برایەکی یا کوڕەکەی بووە بە حکومڕان هەورامان
دوای ئەوەی کە مەحموودخانی دزڵی بە وەسیلەی پهلەویەکان دەرمان خوار دەکرێت و مەحموودخانیش تەنیا کەسێکە بێت کە هیچ وەخت سەر تەعزیم نایێرێتە خوارەوە بۆ دژمنەکانی چە ئینگلیسیەکان چە پهلەویەکان چە قاجاریەکان ڕووسەکان و حەسابیش بۆ عوسمانیەکان ناکا دوای فەوت مەحموودخان دەسەڵاتی سانەکانی هەورامان کۆتایی پێتێت و ئەستێرەیەکیش لە ئاسمانی هەورامانە ئەکوژێتەوە و دەسەڵاتی هەورامان تەواوە بێت. سانەکانی هەورامان لە هەورامانی تەختە دەسەڵاتیان زۆرتر بووە. بۆ نمونە ئاوایەکان دەوروبەری مەریوان دەشتی خاومیراوە سانەکان هەورامان حکمڕانیان کردووە. حەسەن سوڵتان کە 11 کوڕی بووە 2 کوڕیانێرێتە بلچەسوور و بەردیسپی ناوچەی کۆماسی لەوێ حکمڕانی ئەو دوو گوندە بەعودەی سانەکانی هەورامان بووە. سانەکانی هەورامان تەنها دەسەڵاتیان لە هەورامان نەبووە، دەسەڵاتەکەیان فراوانتر کرد و بردیانە سەدەرەوە حکمڕانیان لە مەتەقەکانی تریشا بوو. چەمەکەمینێ چونکە سێریم بۆ هەوارە خوێنێ من هەواریم بۆ نەڵەکەمین یاگەی ڕاگوڵاریم بۆ شارەکبانە بۆ ڕەغزەواریم بۆ پاشەرجەوێتەوی من قێراریم بۆ زمهاری خەلێ هەرچەندی مەحموودخانی قەراردادشا کردیا، یعنی قەراردادشا کردیا کە جەنگ کەرا. مەحموودخان جەهانە قوڵی بێ، حەمەمین بەگ هەر جەهانە قوڵی بێ چاگە بینی وەتەعانێ ئەچاگەنێ مەحموودخان بەرامبەر و ئینگلیسی مردا دوا سلێمانی پانی سلێمانی و بەردە قارەمان ژماشا بەردە قارەمان ژماشا پانی و سلێمانی ماوەیەوە نێ پێسەنە ئی دەشتەگۆری ئەتەری وەتەعانێ چاگەنە چەندی ئینگلیسی وەرانوەری مردێ 8 نەفەری جە ئینگلیسی وشیێ 8 نەفەری یۆجە مەحموودخانی وشیە. مەحموودخان بەرەندە بی گەڵاوە دما ئەویش مەڕیا بەکولی ئیتر چاگە لیشتەش نەمەن لواوە دما مەڕیا ئینگلیس ئیتر مەحموودخان داژوەنە ئاماوە هانە و قوڵی ماوێوە جەهانە و قوڵی بی ئەردەکەرونێ منیانێ ئینە شای خۆ شاهین تر نەبێنە فقط ئەلبەتەنێ قسەکی کردێنی و هورم گرتێنی یەختی ناخۆ من جا حەمەڵبەگی گەورەتە نییەنە جەخاتوتەلی گەورەتە نییەنە جەخاتوتوبێ گەورەتە نییەنە چایشا و ورتەرنە فقط قسەکی مهر گرتێنی پەی ئاروی ئەگە یەک نەفەر سەعالێ وەنەکە و قسەکەش پێ گەڵووە وەتەعانێ چاگەنە حەمەڵبەگ کوڕ و حەمەمین بەگی ئەچاگەنە ژەنیش نەبینێ ئەوەختی کراسێ ئافراستیا و بەگ و هانە و دنی سەرگەتی کراسێ ئای ژاردێنێ یابینێ ئەلبەتەنێ قۆمیشا وەش بێن ئار دەژاسێگە کاکە ئەمیرشتە نەبی واشە 4 ساڵی ژەنیش بێ دماوە 4 ساڵەی ئەمرە خۆش کردێ دماوە 4 ساڵەی قەرار بێ دەور و ڕەزاوی نیشانە ژەنی بار و ناسا ئەویشا ناز واسایمە ژەنی منێمێ باتی ئالی یاگەدارش خاتە تەقاتەشا داوە یاگەدارە و ژەنی هەورامان جەنەزەر و جغرافیای و منتەقەیەوە مەحدود و مشەخەسە کە موسەلەسێەوە تەشکیلمە و بین و شارەکە و هەڵەبجەی و پاوەی و مەریوانینە. ها قسمەتشە کە گنۆ
بەش و هەڵەبجەی کۆتاتەر و مختەسەرتەرە. هەورامان ناوچەوە کویسانە و بەخشێجە کەشەکە و زاکرۆسی گێرۆبەر بەرزیش لە سەتح و دەریای 700 تا 1000 مترین مەساحەتەکەش 1000 تا 1500 مترین. ئەو هەوا هەورامانی زمسانێنە سەردا هامنێنە ئاوهواش مناسبە وهارێنە سەر سەوزە گرد و فەسڵەکە تایبەتمەندی وێشەهانشە. دماوانەی کە دەوڵەت و عێراقی چیر و نەزەر و ئیمپراتوری عوسمانینە بەرامە و مەرز مشەخەز کردیا قسمەتێجە هەورامانی کەوت وەر و کوردستان و عێراقی وێ کە قسمەتە فرە کەمتەرە و دەشتە و شارە زووری هینا وەرودەمیشنە کەشاوەرزیش فرن. جیاواز چنی هەورامان تەختی هەورامان تەختی چون منتەقەیە سەعب العبورە کەشاوەرزیش کەما بەڵام باغداریش فرن و قسمەت و شامیانی چەم و شامیانی و کەمەرێما هەن ئاگەی شەربازم کەشاوەرزیش هەن و منتەقە و ژاوەرۆیش بە نسبەت کەشاوەرزیش خاستەرە. هەورامان جغرافیانە ئەشرافیەتەژەن تەماشە و دەگایەکە هەورامانی کەرمێ کە پاڵ شادان بەرزیوە وەرودەمیشە ڕۆخانن بۆ نەوانەیەوە کە زمسانێنە وەرەتا و گێرۆشە وهارێنە جەلافاوی پارێزیە هامنێنە شەماڵ گێرۆش و جەگرچی ویژ مهمتەرانن کە وەختێک کە دژمن حملە شاپەنەکەر و مسلەتێ بامل و دژمنیرە و تاوا دفاع جەوێشاوەکەرە. هەورامان چند بەشێن بەش و هەورامان و لهۆنی گیان هەورامانی تەخت گیان کەمەرە و شامیان هەر بەشێتەرا کە شامل و دزڵی بۆ مرکزیەتش دزڵیە بێنێ هەورامان و ژاوەریشمان هەورامان و کوردستان و عێراقیشمان موقعیەتی سیاسی سانەکە و هەورامانی چاوەختنە پاسەشکردن کە ئی هەورامانە تەقسیم بیەن و هەر سانێوە منتەقەوە نەحکوومەتشکردن. بە نسبەت و یاگەکای تەری ئێمە تاوانما هەم جلوبەرگما پارێزراوە بوو کولتورما پارێزراوە بوو تا حەدێش فەرهەنگما پارێزیان بە نسبەت و یاگەکای تەری بەڵام خزمەتگوزاری هەورامانە ئیسە فرەکەما نییە کارپەی هەورامانی فرەکەم کریان شۆ مەقالە بنویسی و پێی هەورامانی کتێب بنویسی و ئەمەڵەن کار کردی و سەر و هەورامانی کە تاومێ هەورامانی یاون مێوە پایاگی کە ئازەمانە چەنی یۆنانیەکە ارتباتش بیان معاملاتش بیان معماری هەورامانی شەبیه و معماری یۆنانیەکان. مەسلەی معیشەتی مەسلەیەوەنە کە فرە مهمانە تۆ وەختێ هەورامانە مەتاوی شغڵێڵ بۆ کارێڵ بۆ کە تاوی معیشەت و زندگی بەری ڕاوە قەتعەن هەورامانە مزیێرە و ملی پێی یاگێتری و گرانی جلوبەرگەکەیش پاسەشکردن کە تۆ ئەگەر بلی پەناباری بە جلوبەرگێتری کە هەرزانتەرە هی دووە هۆکارە با باعی سوانەیە کە هەورامان وردە خەڵکەکەش یاگەکی حاڵی کەرە و بلو پەنابەرەوە بە شارەکە و شارشتەکەی نەڵەکە من یاگەی ڕاگوڵاریم بۆ شارەک بانە بۆ ڕەغزەواریم بۆ پاشە جەوێتەوی من قێراریم بۆ زمهاری خەلەی سەرناسارم بۆ کەمەرت خاڵا و گوزینی دانیم بۆ هانەگەرمڵۆ و هەواریم بۆ کەمنە بێدی واستا بێواریم بۆ سۆسەن و نەرگیز هەورامانی چه زوانش چه جغرافیاش چه جلوبەرگش معماریش هونەرهایە دەستیش باغداریش غێرە کورد فرەش نویستن جەمەورد و هەورامانیوە ئەدیبەکەی مۆڕەخەکەی شاعرەکەی نویستنشە کەسایەتی گەورەی کۆنسڵگەریەکە جەمەورد و هەورامانیوە باسشاکردن و حتا جاسووسەکە کە بەعنوان و جاسووسی کیانێنێ شاپەی هەورامانی وەسب و هەورامانی شاکردن پێی تەبیعەت و هەورامانی پێی میماننەوازی خەڵک و هەورامانی پێی پاک و پوختەیی هەورامانی جەمەورد و معماریشە و نوویسیان جەمەورد و حکومڕانیشە و باس کریان پێی نمونەی ئەدمۆنز وەختێ سەفەر کەرەوە پێی هەورامانی ماچۆ من جەگرد و کوردەوارینە بیە ناو سەفەرم کردن بەڵام هیچ یاگێ ئەنەو هەورامانی لامە وەژ نەبێ و دڵنشین نەبێ و پاک و خاوێن نەبێ یەرێ هەزار ساڵی چێوەڵ هەورامان پارلەمانش بیان یانێ وەڵی ئەمریکایەکانە وەڵی ئەوروپایەکانە هەورامان شۆرایی ئێدارە کریان
و ئیش شۆرا پەنەشاواتەن ژیلا و مەرێ ژیلا حەیەتێ بینی کە تەرەف و خەڵک و هەورامانی وێ چیر و نەزەرە و پیر و هەورامانی انتخابی بینی 15 نەفرێ شرکت شاکردن 5 نەفرێ 6 نەفرێشا انتخابی بینی پێی کاروبار و هەورامانی مەری یاگێ بیان مەکان بیان وەرش هانێەوە بیان وەرش تەختایی بیان کە چا تەختایینە کشت و کاڵ کردیان تەسمیم گیریان مەکان بیان کە تەسمیم گیریان پێی کاروبار و هەورامانی ساڵ 1400 یانە دوێ ساڵی چێوەڵ هەورامان سەبتی جیهانی کردیا یونسکۆ دوچێر و نەزەرەوە یونسکۆی بەڵام عەمەڵەن هیچ کارێپەی هەورامانی نەکردیان چون هەورامان خزمەت گوزاریش گەرەکە ئیسپانسرش گەرەکە هۆتێلێش گەرەکێنێ مێمان خانەش گەرەکە ساڵۆنی وەرزشیش گەرەکێنی ئیمکاناتش گەرەکە کە جوانەکەی هجرت نەکەران نەلا بەرەو شارەکەی تر هیچ کارێپەی هەورامانی نەکردیان تایسە فقط کاغەزی بێن ڕۆ کاغەزەکەی و ئاردنشا سەنەدە ئێمزا کریان و کە هەورامان سەبتی جیهانی بێن و بەڵام هیچ ئیمکاناتێژ نییە بەڵێ هەورامان منتەقەی وەسع العبورە و تەبیعەت و هەورامانی بکرا دەستش نەواردن و پێی ئانەیە کە گەشتیاری ڕوەشکەرانە ئی گەشتیاری نیازشا بە ئیمکاناتیان ئا ئیمکاناتە یاشۆ سازمان جیهانی یونسکۆی یاشۆ دەوڵەت و ئێرانی تەرتیبش بڵۆ پێی خەڵکیە ئیمکاناتەکەی بار و فەرامشکەر و کە خەڵکەکەی استفادەشە نەکەر و پێی نمونەی ئایسە گرد و هەورامانی پارکینگێژ نییە چەنە 50 ماشینێ گێرو یا پێی جەژنە و هەورامان جەژنە و پیشادیاری ئێمە نیازمان هەن کە 4 دانە 5 دانە هۆتێلی هەورامان نەبا کە خەڵکەکە عەزیەت نەبوو هەرچەند خەڵکەکە مێماننەوازە خەڵکی بەرەوە یانە پێی وتەی پێی نانوچاوی نیشا بەڵام نیازە پەیانەیە کە ئی ئیمکاناتە هەورامان دریۆ بە خەڵک و هەورامانی عەرزم کردی فقط کاغەزبازی بێن و سەنەدە ئێمزا کریان و عەمەڵەن هیچ کارێشا نەکردن تۆ تەماشە و وەسعەت و هەورامانی کرێ وەختێمەی تەماشا هەورامانی کردی گەشتیار مجیۆنەی هەورامانە ڕانیەنە ماشین پارکەری ڕانیەنە خەڵک بلۆڕارە هۆتێلش نییە چەنێ مێمانخانەش نییە چەنێ یاگێژ نییە چەنە کە جوانێکی هەورامانی کە جوانی و نەوجوانی بلا چاگەنە خەریک و وەرزشی بە بیمارستان و بێداریە دروست و حسابیش نییە چەنێ وەختێکە کەسێ مەیەگە ئیمکاناتی ڕفااییش نییە چەنێ هەورام یەکی چوون قەدیم و مێماننەوازێ بێنی ئەحساس و ئا مەسوولیەتیە کەرا کە خەڵکەکەی بەراوە یانە و پەزێرایی شاچەوە کەرا ئەنە گێڵەوە پێی تەعاون و هامکاری و پاکدامنی خەڵک و هەورامانی زوو هەورامانە جەژنێ مابیێنە بەنامی جەژن و هوبەی ئی جەژن و هوبەیە وەختێ بەرگوزار کریێنە شۆرا و شار و هەورامانی گێڵان سەر و خەڵکەکەیرە بزان و کام ژەمە نیشانیێنێ هامسای تر ژەمەنی ژاردن پێی هامساکەیش کە ژەمەنیش نەبیێنێ ئانەکە فرەش بێن تەقسیمشکردن بین و خەڵکەکەیرێ بە کاس و چەمچەی دارین ئیسفادەشاکردن پێی نانواردەی چاگە نانوریان و شەوێ پێوە بینی و مەراسم و ڕقسی و هورپڕای و گۆرانی واتەی بیان بەیانی کە لوێنێ پێی هەواری ئاحساس مەسوولیت چاکردن ئانە کە چارەواژ نەبیێن هەسەرش نەبیێنێ کە وەسیلەکەیش بەرەو خاص یا مەسەلەن پیاژ نەبیێن وەسیلەکەیش بەرەو خەڵکی تر کۆمەکشکردن و وەسیلە و هەمساکەی چا بەردەنشا پێی هەواری و فرەفرە خەڵک و هەورامانی پاکدامنێ بێنێ مێماننەوازێ بێنێ تەعاون و هەمکاری شابیان و ئەگەر چی وێشا بیە بۆ بینی و وێشانە تەقسیم شاکردن و مەرزێ نەبیێن پەیانەیە ئینە یان و مناونە یانە تۆر ئیسە ئێمە فەرەنجیمە چۆخوڕانکمە شاڵمە کلاشێمە حتا کیفێک کە شارەکانە بەکارش بەراپەی خانمەکە هەورامانە دروست کریۆ بەڵام نیازە کە هەورامانە کارگا بنێرێ کارخانە بنێرێ کە جوانەکەی مەشغوڵی با کە ماجرت نەکەرا پێی شارەکە و نەلاپیلاو پەولارە و هەورامانە نیشتەجێ با و ئێدامە بلاپا جلوبەرگیە کە ئا جلوبەرگە ئایەندە نەفۆتیۆ چون جلوبەرگە کە فۆتیا زوانەکەیش فۆتیۆ هەمیشە گەشتیارش بیان بەڵام چاوەڵۆ کە سەبتی جەهانی کریا گەشتیاری فرەتە ڕۆژکردنە ئەجیاشا یونسکۆ یا دەوڵەتی وێرانی مەیا کۆمەک کەرا ئیمکاناتی ڕفاایی پێی خەڵکەکەی و پێی مێمانەکە
منیارە جەنەزەرە گێرا کە تایسە هیچ کاری مني كاسمي باشوني الله دارا جاكسي من شد من ويل شارا لكسي من شد ويل شارا من اواري وتاني بخا خليسي تمام